قەزای خورماتوو، گۆڕەپانی ناکۆچی سەربازی و سیاسی پێشمەرگە و حەشدی شابی. ماوەی ساڵ و نیوە کە ناوبەناو ناکۆچیەکان سەردەکێشێت بۆ پێکدادانی سەربازی. لە هاوینی 2014ەوە بۆ یەکەم جار چەکدارانی حەشدی شابی بە هەماهەنگی پێشمەرگە بە مەبەستی کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکانی ئامرلی، سلێمان بەگ و یەنگیجە لە سنووری قەزای خورماتوو جێگیرکران، بەڵام دوای کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچانە زۆری نەخایاند ناکۆچی کەوتە نێوان پێشمەرگە و حەشدی شابیەوە. لە ساڵی 2014دا یەکەمین پێکدادانی پێشمەرگە و حەشدی شابی لە بازگەی سەرەکی خورماتوو ڕوویدا، دوای ئەوەی هێزێکی حەشدی شابی بێگوێدانە ڕێوشوێنەکانی پێشمەرگە بە بازگەکەدا تێپەڕ بوون و لە ئەنجامدا دوو پێشمەرگە بریندار بوون و چەکدارێکی حەشدی شابیش کوژرا. هاوڵاتیانی کوردی قەزای خورماتوو هەر لە سەرەتاوە دژی هاتنی هێزی حەشدی شابی بوون بۆ قەزاکەیان. مەلا سەلاح مەلا جەمیل وتارخوێنی مزگەوتی وەهاب یەکێک لە کەسایەتیەکانی قەزاکە بوو کە لە وتارەکانیدا لە دژی جێگیرکردنی حەشدی شابی لە قەزاکە هەڵوێستی دەگرت. کۆتایی ساڵی 2014 لە گەڕەکی عسکەری مەلا سەلاح لەلایەن چەند چەکدارێکەوە بە 13 فیشە کوژرا. دوای ئەم ڕووداوە هاوڵاتیانی کوردی خورماتوو هێرشیان کردە سەر هێزەکانی حەشدی شابی و چەند ئۆتۆمبیلێکی ئەو هێزانەیان سووتاند و بۆ ماوەی یەک هەفتەش ڕێگای سەرەکی خورماتوو کەرکووکیان داخست. هەرچەندە دوای کۆبوونەوەیەکی نوێنەرانی پێشمەرگە و حەشدی شابی و بەرپرسانی ئیداری قەزاکە دۆخەکە هێوەر بووە، بەڵام بە درێژایی ساڵی 2015 ناو بەناو لە نێوان هاوڵاتیانی کورد و چەکدارانی حەشدی شابی پێکدادان ڕوویداوە. چەندین جاریش هاوڵاتیانی کورد و تەنانەت پێشمەرگەش لەلایەن چەکدارانی حەشدی شابیەوە فڕێنراون یان هێرشکراوەتە سەر دوکان و بازاری دانیشتوانی کوردی شارۆچکەکە. سایلۆی قەزاکە یەکێکە لە خاڵە ناکۆکەکانی نێوان کورد و چەکدارانی حەشدی شابی. سایلۆکە لە کۆنتڕۆڵی هێزە کوردیەکاندایە، بەڵام لە ماوەی ڕابردوودا چەکدارانی حەشدی شابی چەند جارێک هەوڵی کۆنتڕۆڵکردنەوەی سایلۆکەیان داوە. ڕۆژی 12 تشرینی دووهەمی 2015 جارێکی دیکە پێکدادان لە نێوان پێشمەرگە و حەشدی شابی ڕوویدا، دوای ئەوەی هێزێکی حەشدی شابی تەقەیان لە بازگەیەکی پێشمەرگە کردو، لە ئەنجامدا پێشمەرگەیەک بریندار بوو، سێ چەکداری حەشدیش کوژران. ڕووداوەکە بەوە کۆتایی نەهات. چەکدارانی حەشدی شابی هەڵیان کوتایە سەر ژمارەیەک دوکانی هاوڵاتیانی کورد و دوکانەکانیان سووتاندن. جگەلەوەش نزیکەی 70 هاوڵاتی مەدەنی کوردیان دەستگیر کرد. دوای چەند ڕۆژێک بەناوبژیوانی ئێران و لەسەر داوای موقتەدا سەدر و عەلی سیستانی دۆخەکە هێوەر بووە. لە ئێستادا 11 گروپی حەشدی شابی لە ناو قەزای خورماتوو جێگیرکراون کە زۆربەیان لە ناوچەکانی دیکەی عێراقەوە هێنراون و بەشێکیشیان لە چەکدارە شیعەکانی قەزاکە پێکهاتوون. سەرایەی خوراسانی، حیزبوڵڵای عێراق، کەتیبەکانی ئەهلی حەق و سوپای بەدر لە دیاریترینی گروپەکانی حەشدی شابین لە خورماتوو. هەرچەندە دوای هەریەکە لەم ڕووداوانە پێشمەرگە و حەشدی شابی ڕێکەوتنیان کردووە و دۆخەکەیان هێور کردوتەوە، بەڵام ڕێکەوتنەکان تەنها بۆ ماوەیەکی کورت بەرگەیان گرتووە و سەر لە نوێ پێکدادان ڕوویداوەتەوە. لە ئێستاشدا و لە دوای ڕووداوەکانی ڕۆژی ڕابردووەوە هەوڵەکان بۆ هێورکردنەوەی دۆخەکە دەستیان پێکردوتەوە، بەڵام هیچ گەرنتیەک نییە پاش ماوەیەکی دیکە جارێکی تر شەڕ و پێکدادان ڕوونەداتەوە.